بەشەکانی کۆنتترۆڵ و وێزگەکان و سییانەکانمان 24 سعات لە کاردان بۆ ئەوەی کە لە خزمەتی هاوڵاتیان نابین. ئێستا بە بۆنێ ئەم ڤایرۆسی کۆرۆناوە زۆربەی خەڵک لە ماڵەکانیان دانیشتوون. ئێمە ئەرکەکەمان زۆرتر بووە لەبەرەوەی کە پێشتر بە بڵێن زۆر جار خەڵک هاوچووی شوێنەکانمانێکە بە تایبەتی سییانەکان ئێستا هەموویمان حەسر کردەوە لە ڕێی تەلەفۆناتەوە هەتا تەلەفۆناتی هەموو لێپرسراوی بەشەکان و لێپرسە سییانەکان و ئێمەش هەمووی لای خەڵک هەیە بۆ ئەوەی خەڵک ئەرێک نەچێشێت لە مختای بێت و تووشی مەترسی بن. لەگەڵ ئەوەی کە ئەم نەخۆشیە تۆزە جەوێکی ناخۆشی نەفسی بۆ هەموو کەسێک دروست کردو ئەوان لەگەڵ ئەوە بارودۆخەشا زۆر بە گیانێکی لێبوردەیی هێن بۆ بەڕێبەراتی کۆنتترۆل داوامی خۆیانەکەن هەروەکو ڕۆژانی نۆرمەڵ کە چۆن بووە ئیشی خۆیانیان پەک نەخستووە نانهێشتووە هاوڵاتی کەم و کوڕی هەبێ لەلایەنی کارەباوە ئەوەندەی کە بەدەستی ئەماگاوەکو بڕەمێگاڵاتەکە هەروەکو جاری جاران وەکو ڕۆژانی پێشی نەخۆشی کۆرۆنا ئەرکی خۆیان بەجێگەیانوە زۆر سپاسیانەکەین زۆر مەمنونیانین جێی دەستخۆشی ئیشەکەیان. باشە برام دەستخۆش بەحەتەی شەید ئێمەش وەکو وێزگەکانی گۆڕین بە 24 کاتژمێری لە خزمەتی هاوڵاتیانی خۆمانین شانبەشانی برایانمان لە ئاسایش و شارەوانی و تەندروستیەکان بەردەوام کاری خۆمانەکەین بە شێوی تەناوب.